سێبۆمبەکەی بەردەم سوودانی. وا دەردەکەوێت محەممەد شیع سۆدانی با جادەیەکی قیردا گەشت بێتە هەرەمی دەسەڵاتی جێبەجێکردن لە عێراقدا، بەڵام دۆخەکە پێ ناچێت بەو شێوەیە بمێنێتەوە. چی دیکە جادە قیرەکە نامێنێت و لەمە دوا دەبێت بەرگەی ڕێگەیەکی مینڕێژکراو بگرێت. ڕەنگە هیچ سەرۆگۆزیرانێکی ڕاستپێدراو لە عێراق هێندەی سوودانی نەیتوانی بێت بەو خێراییە کابینە وزارەکەی تەواو بکات. ئەو لە 13 مانگ لەلایەن سەرۆگۆزیرانی نوێوە ڕاستپێدراو ئەگەریش زۆرە شەممەی داهاتوو کابینە وزارەکەی بخاتە بەردەم پەرلەمان، واتە پرۆسەکە لە لای سوودانی 9 ڕۆژی خایاندووە. ئەم جوڵە خێرایی پرۆسەی سیاسی لە عێراق پاش ساڵێک دێت لافلیجبوون و بێنە و بەردەی نێوان لایەنەکان، بەڵام بە ئێستاشەوە هیچ گەرنتیەک نییە پرۆسەکە بەو خێرایە بەردەوام بێت. بەشی ئەوەندە هۆکار هەیە کە پرۆسەکە خەو بکاتەوە یاخود ببێتە بەربەست لە بەردەم حکوومەتی نوێدا. دۆسیی سیاسی و ئەمنی یەکەمین مینی چێنراو دەبێت لەسەر ڕێگەکەی سوودانی. لەلایەک دەبێت خەمی ئەوەی بێت کە چۆن گروپ و میلیشیا چەکدارەکان کۆنتڕۆڵ بکات و خۆی لا درۆنەوێڵەکان لابدات. لەلایەکی دیکەش دەبێت پلانی بۆ هەڕەشە و سنووربەزاندنەکانی تورکیا و ئێران هەبێت. ئەمە جگەلەوەی هێشتا نازانرێت ڕەوتی سەدر چۆن مامەڵە لەگەڵ کابینەی نوێ دەکات. سەرەڵدانەوەی خۆپشاندانیش لە بەغداد هەمیشە یەکێک دەبێت لە ئەگەرە بەهێزەکان. هەر لە ڕووی سیاسیەوە سوودانی ئاڵنگارێکی دیکەی لە بەردەما، ئەویش چۆنێتی مامەڵەکردنە لەگەڵ هەرێمی کوردستان. دەبێت بیر لە مادەی 140 و یاسای نەوت و غاز بکاتەوە. سەرباری کردنەوەی گرێکوێرەی ئەو بابەتانی پێوەستن با بڕیارەکانی دادگای فیدراڵیەوە. ئەگەرچی سوودانی بۆچوونی پێشوەختەی هەیە و پێی وایە بڕیارەکانی دادگا قابلی مناقەشە نییە. دووەم بۆمبی بەردەم سوودانی بۆمبی گەندەڵیە. ئەو دۆسیەی لە دوای ساڵی 2003ەوە تەنگی بە عێراق هەڵچنیوە. بە گوێری راپۆرتەکان قەباری گەندەڵی لە وڵات سەدان ملیار دۆلارە. بەو پێی سوودانی ساڵانێکی زۆرە لە نێو پرۆسە سیاسیەکەدایە بۆ یەجێی سەرسوڕمان نەبوو کە لە یەکەم پەیامی پاش ڕاستپاردنیدا باسی گەندەڵی بکات و بڵێت بەرەنگاربوونەوەی گەندەڵی کاری لە پێشینەی دەبێت. وشکەساڵی و کشتوکاڵ سێیەم بۆمبی سەر ڕێگەکەی سوودانیە. عێراق ئێستا وڵاتێکە گیرۆدەی وشکەساڵی بۆتەوە. یەکێکە لەو وڵاتە دەگمەنانی جیهان کە گۆڕانکاریەکانی کەشوهەوا زۆرترین زیانی پێدەگەێنێت. بۆیە ئەرکی دەسەڵاتی جێبەجێکردنە ڕوبەڕووی ببێتەوە. بۆ پێی سوودانی لە زانکۆ کشتوکاڵی خوێندووە، بۆیە دەبێت لە هەموو کەس باشتر بزانێت کە پاشەکشەی کشتوکاڵی عێراق چی بەسەرخاکی وڵاتەکەدا هێناوە. ئەگەر ڕۆژی شەممەی داهاتوو کابینە وزارەکەی سوودانی بچێتە بەردەم پەرلەمان و دەنگی پێ بدرێت، ئەو کات سوودانی ڕوونتر هەست بەبوونی ڕێگەمین ڕێژکراوەکە دەکات. هەر هەڵەیەکی بچووک دەیگەڕێنێتەوە خاڵی سەرەتا.